سڵاو بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵا ئەم کاتە و گەشتکاتێکی ژیانتان پڕبێت لە شادی و کامەرانی لاڵقەیەکی تر لە بەنامەی دیدار و ڕافۆ ئەتوێنێتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرگە بابەتەکانی ئەم بەنامەی. عزیزان لاڵقەیەکی ئەم هەفتەی بەنامەکەماندا بابەتێکتان پێشکەش دەکرێت کە لەژێر ئەم سێردێڕەی خوارەوەدە. سەمەد سیمای سەرسوڕهێنەری دەروەست بوون لە نووسینی عەلی ئەشرەف دەروێشیان کە پەیمان لە فارسیەوە کردوێتی بە کوردی. بۆ هیوایی ناوەڕۆکی بابەتەکە جێگای سەرنجی ئەوی ئازیز بێ و کاتەن هەبێت تاو کۆتایی بەنامەکە لەگەڵمان بن. فەرمون بۆ درێژەی بەرنامەکە. سەمەد سیمای سەرسوڕهێنەری دەروەست بوون. نووسینی عەلی ئەشرەف دەروێشیان لە فارسیەوە بۆ کوردی پەیمان. ئەوانەی ڕابردووی خۆیان ئاگایانە فەرامۆش کردووە بەو پەڕی نەئاگاییەوە وابیر دەکەنەوە کە سەردەمی سەمەد بێهرەنگی و کتێبەکانی بەسەر چووە. بەشێک لەوانە ڕۆژگارێک بەپێی هەلومەرجی شۆڕ و حاڵی سەردەمی لاوی و هەروەها شەپۆلی گەشتگیری زەمانە هاتن نێو خەباتی دژی زۆرداری و نەعەداڵەتی کۆمەڵایەتیەکانەوە و بگرە لەم ڕێگایشدا چەندە تووشی دژواری ئەشکەنجە و زیندان بوون و لەم پێناوەدا چەندە لەم هاوڵانە نزیک و ئازیزی خۆیان لەدەستدا. بەڵام لەبەرەوەی ئەوین و خۆشەویستی سەبارەت بە خەڵکی فەقیر و ژێردەستە ڕیشەی لە ناخی وجودیاندانە نەبوو، ئاگاهیە کۆمەڵایەتیەکانیان کاغەزی و ڕواڵەتی بوو لەگەڵ هێرشی تۆفانی مەترسیداری سەرکوتەکان و بەدوای ئەوەدا ناکامیەکان. پێیان وابوو هەموو شتێک کۆتایی هاتووە و بە شوێنەی لە ڕاستیەکان دوورکەوتنەوە و ئێستا بەلای ئەوانەوە نە مرۆڤێکی زۆر لێکراو بوونی هەیە و نە منداڵێکی بێپەنا. ئەشکەنجە و مەرگی ئازاردەری ئەو منداڵانەش کە ئەم ڕۆژانە لە لاپەڕی ڕۆژنامەکانی پڕ کردووە نەیتوانی لە خەوێکی خۆڵڕایان پەڕێنێ و بۆ ئەوەی بە خەیاڵی ئاسوودە و بێدڵە ڕاوکێ بچنە سەر ئەو سفرە ڕەنگینەی کە بە ڕێکەوتی زەمانە و لە ئاکامی بەشێوی ئابوووریەکانی شەڕەوە ڕاخرابوو. بەم باوەڕە خۆیان قانع کرد کە ئیتر سەردەمی سەمەد بێهرەنگی و بەرهەمەکانی و ئەدەبیاتی لەم چەشنە بەسەر چووە و گشت ئەو ئەندێشانەی کە زەمانێک گیانیان لە پێناودا بەخت دەکرد بێهودە بووە. بەم چەشنە خەتێکیان بە دەوری خوێندنەوەی کتێب و ڕۆژنامەدا هێنا بە شێوەیەکی وا کە بگرە منداڵەکانیشیان نەیان هێش بۆ ئاقارەدا بڕۆن، بەڵام بێخەبەر لەوەی کە هێشتا هەواڵی مەترسیداریان نەبیستوە. وێڕای سڵاو و سپاس. نازانم کێم نامەیە خوێنێتەوە. ئێوە منداڵەکان دەرەک ناکەن. ئێمە ئێستا چەندە ڕۆژە لە ماڵ و نانی وشک دەخۆین و هەر کاتێ دێین بۆ قوتابخانە مامۆستاکان زۆر خراپن. بگرە دەڵێن دەبێت دەفتەری چلبەرگ و شەست بەرگ بێن. باشە کاتێ نیمانە لەکوێ بێن؟ باوکم بێکارە و کار ناکە. بۆ خراپتری خوا، بۆ خاتری خوا کارێکمان بۆ بکەن. هەواڵێکی ناخۆشتر خانم معلمی عزیزم. داوت لێ دەکەم ئەوەی لەم لاپەڕێدا نووسراوە تەنیا خۆتان بیخوێننەوە و منداڵەکان نەزانن. من پۆلی یەک بووم کاتێ باوکم لەبەر بێکار بوون خۆی سووتەن. دایکم کاتێ بە خوشکم دووگیان بوو لەبەر زەربەیەکی مەغزی کەوەی کەوت سەر و دڵی لێدێ. و دایکم لەسەر خۆ ماوەیەکی دوور و درێژ پەرستاری لە باوکم کرد تا چاک بووە. باوکم چاک بووە، بەڵام بەهۆی ئەم ڕووداوەوە دەم و چاوی زۆر عیبدار بوو و ئینسان لێی دەترسە. دەستەکانی بەتەواوی لە کار کەوتبوون و هەمیشە سەر و چاوی دادەپۆشی تا ئێمە نەیبینین. پاشماوەیەک ڕووی کردە مەواد وە ژیانی ئێمە هێدی بەرەو نابوودی ڕۆیشت. ماوەی 3 ساڵە دایک و باوکم لێک جیابوونەتەوە. ئێمە لای دایکمانی. بابم هیچی بۆ نەهێشتینەوە، هەرچی بۆمان فرۆشتی. ئێستا ئێمە کرێنشینین. دایکم وامی وەرگرتۆ و خەیەتی دەکات. ماوەی چەند مانگە گیرۆی دەی نەخۆشی عەسەبی دەمار هاتووە و هەموو گیانی دەلەرزێ و دەسەڵاتی بەسەر خۆیدا نییە. دەگری و داوای لێبوردن لە ئێمە دەکات کە لەبەرەوەی نەیتوانیوە بەباشی پێمان ڕابگا و دایکم ژنێکی فیداکار و زۆری ژنی چاکە. مامۆستا بمبورە سرم مێشاندی. ئەم دەردی دڵکردنا کەمێ باری دڵمی سوو کرد. خۆزگا کەسی وەکو تۆمان زۆر دەبوو واکە بە دەردی ئێمە بزانن. نێو ئێمزا پارێزراوە. خانمی دکتۆر فاتمە قاسمزادە لە مانگنامەی کۆمەڵگای سالمدا لە ژێر ناوی کەمکردنەوەی ڕەنج و ئازاری منداڵان هەوڵێکی گشتی دەوێت کە گۆشە و گۆشەگەلێکی تەکاندەری لە ژیانی منداڵانی ئەم وڵاتی خسۆتە بەرچاو کە هەندێکیان وەکو نەمونە لێرە دەبینن. گۆشە یەکەم کاتژێر 6:30 خولەکی بەیانی شەقامیەوە کە لە هەوای ساردی تاریک و ڕوونی بەیانیدا لاوانی عەرەبانە بەدەست
لە کۆڵانەکانی دەوروبەرەوە و لای ئەو وانێت بارانەی لە قەراغ جادەکە ڕاگیرابوون بەڕێوە بوون. ئەم لاوە تەمەن 12 و 13 ساڵانە بە قەد و قیافەت تێک چڕاو و ماندوو بە بێشۆر و شەوقی لابێتی و بەرگێکی نەگونجاو لەگەڵ تەوژمی سەرمای زستاندا لە سەرمانە دەستەکانیان لێک دەخشاند و جارجارە دەیاندا بەر هاڵاوی بێتینی کوورەی دەمیان و لەسەرخۆ و بە بێدەنگی بارەکانیان کە دەستکەوتی هەوڵ و تەلاشی ڕۆژانێک گەڕان و بە کۆڵانەکانی شاردا بوو دەڕژان دەوانێتەکانەوە و بە خێرایی لە کۆڵانە نیوە تاریکەکان داون دەبوون بۆ کڕینی وردەنان و نایلۆنەکان و نایلۆنە کۆنەکان بڵێن تا ئەو دەورە بێ ئاکامە هەروە بەردەوام بێ. گۆشەی چوارەم شارۆچکەی کارگەی قاڵیچنین. 12 کچی تازەلاو لە 2 ریزی پشت لە یەک خەریکی قاڵیچنینن لە نێو بێدەنگی و جاری شورتەورتێکی باسپاییدا. سەرگەرمی کار ڕۆژی هەشت کاژمێرکاری تاقەت پڕوکێن لە ژوورێکی بچووکدا بۆ تەزەلاوێکی کە هەڵسۆڕاون و نەشات نیازێکی سروشتی ئەوە دژوارە و لەتمەی لێ دەدات. هەر کامیان لانیکەم 2 ساڵ پێشینەی کاریان هەیە و کاری فەرشتنینیان تقریبەن لە 11 ساڵیەوە دەست پێ کردووە. زۆربیان چەند پۆلێکیان دەرس خوێندووە، بەڵام بەهۆی گرفتی ماڵی دەستیان لە خوێندن هەڵگرتووە و بۆ یارمەتیدانی بنەماڵەکانیان کاری قاڵی بافی دەکەن. شۆر و شەوق و ڕووگەشی تازەلاویان بەداخەوە پێوە دیار نییە. زۆربیان کۆچ بەرانێکن کە لە دێوە ڕویان کردووەتە شار بۆ بەدەستهێنانی ژیانێکی باشتر و کەوتونەتە زەلکاوی گرفتی شارە گەورەکانی وەکو تارانەوە. ڕەنگە ئەم تازەلاوانە پێیان باشتر بوو بەجێی کار لەم کارگا تەنگ و بەرتەسکانەدا دامەزرا و شالیزەرەکاندا کاریان بکردا کە سروش لەوێدا میهرەبان و بەخشندەترە بڵێن. لێیان دەپرسم قوتابخانەکان یان بڵێن لایەن دەپرسم کە قوتابخانەکانیان خۆشتر دەوێت یاخود فەرش بافی. زۆربیان بە بزەیەکی مانادار و پڕ لە خەم و حەسرەت و تەنزەوە چاوم لێ دەکەن و لە وەڵامیشدا دەڵێن مەدرسە. و بەڕاستی لە دڵەوە ئەمە دەڵێن. هەندێکیشیان وەڵام نادەنەوە و خەریکی کارن. ڕەنگە بڵێن پرسیارێکی بێسەمەرەیە و گرەیەکە لە کاریان ناکاتەوە. دوور نییە کەسانێکی تریش هاتبێتن و هەر ئەم پرسیاریان لێکردبێتن و دواتر ڕۆشتە بن. ئەمان هەروە لەم شوێنەدا کە سەربارەدا کە ڕۆژانە خەریکی کاری دژواری قاڵی بافین حەق بەوانە یارمەتیدانیان پێویستە بەکردەوە هەنگا و هەڵبگری و نەک بە قسەکردن. گۆشەی شەشەم قوتابخانەی ناوەندی ژووری بەڕێوبەری کچۆڵەکە کە 12 ساڵ تەمەنێتی و لە پۆلی یەکەمی ناوەندی دەرس دەخوێنێت. تا 3 مانگ لەمەوبەر دەهات بۆ قوتابخانە دەرسی باشی دەخوێن. بەڵام لە ناکاو دەستی لە خوێندن هەڵگرت و بەڕێوبەری قوتابخانە دڵسۆزانە شوێن ئەو مەسەلەیە کەوت. دەرکەوت کە کچۆڵەکەیان بە زۆر لەلایەن باوکیەوە بەمێردراوە و ئێستا بەڕێوبەر کچەکە و باوک و دایکی کچەکەی بان کردووە بۆ قوتابخانە تا مەسەلەکە ڕوونتر کاتەوە. باوکی معتاد و بێکار بوو، دایکیشی تەلاق درابوو. ئەو ژنەی لەگەڵی هاتبوو زڕدایکی واتە سێمین ژنی باوکی بوو کە بۆ خۆشی لە پێشدا 2 جار زەماوەنی کردبوو. ئەوە ڕوونبوو کە زڕدایکی لە بە مردانی کچەکەدا نەخشی نەبوو. باوکی بەهۆی گرفتی ماڵیەوە کچەکەی لە بری 500,000 تمەن فرۆشتووە بە هاوڕێکەی کە پیاوێکی تەمەن 48 ساڵە و شۆفێری کامیۆنە. ئەو پیاوەش لەبەرەوەی ژنێک و 2 منداڵی هەیە نەیتوانیوە ئەو کچە مارە بکات و تەنیا سیغەی کردووە. کچە لە ماڵی باوکێتی و ئەو پیاوەش حوتوی جارێک دەچێت بۆ لای و هەر جارە 500,000 یا 5,000 تمەنی بۆ جدێڕێ. لە ڕاستیدا ئەو کچیان لە بەرامبەر 500,000 تمەندا بەو پیاوە. ئەو پیاوە 48 ساڵەیە کە پێیان فرۆشتووە. کچە زۆر شکاوەتەوە و دەزانن لەلایەن باوکیەوە دەزانێت کە لەلایەن باوکیەوە بەو شێوەیە دراوە بەو پیاوە تا ببێتە سەرچاوی داهاتێک بۆ بنەماڵەکەی. نیگەرانی داهاتووی خۆیەتی وە نازانێت چی بەسەردێ. ڕۆژانە نمونەی ئەم جۆرە منداڵانە بە چەشنێکی بەرچاو لە دەوروبەری خۆمان دەبینین کە بێ پشت و پەنان و لەژێر گوشاری زۆردارانەی سەرمایەدا دەهاڵدرێن. بەڵام لە پاڵ ئەم دیمەنە تاڵانەدا خەبات و تێکۆشانیش درێژەی بوو. خەڵک بۆ بەدەستهێنانی ئازادی دەستیان داوەتە خەباتی حەقخوازانە و لەژێر سێبەری سای ئەم هەوڵ و کۆشەشدا فەزایەکی کە بکرێ پشوویەکی تێدا بدرێ خۆڵقاندووە و لاکامیشدا
دوای نزیک بە 20 ساڵ دووبارە کتێبەکانی سەمت بێهرەنگی هاتوونەتەوە بەر ویترینی کتێبفرۆشیەکان و ناوی سەمت لە ژێر وێرانەی فرامۆشیە سەپاوە دەستکردەکاندا دەرکەوتوتەوە و لەگەڵ ئەم ناوەشدا ناوی ئەو منداڵ و تازەلاوانەوە بیردێتەوە کە ئێستاژ لە ژێر پاش ناسنینەکانی بێڕەحمی سەرمەهێدا لە کارگەکاندا ئاوات و شادیەکانیان لە ناو دەبرێ و سەرلێشیا و بێداهات و لە کۆڵان و شەقامەکاندا دەخولێنەوە. ڕواڵەتی ئەمانە لە وێنەی کتێبەکانی بێهرەنگیدا ڕواڵەتێکی ناسراون و بەباشی نیشان دراون. هەر ئەڵەی منداڵەکانی یاشار ئولدوز و لەتیف و پۆڵان و لە بەڕگەیەکی تری مێژوویدا دەرکەوتونەتەوە. بەڵێ بینەران بەم جۆرە ناوڕێکی کورد وەردەگرین دواتر دەستەکەینەوە بە درێژەی بەرنامەکە. بەڵێ سپاس بینەران کە تاوکو ئەم کاتەی بەرنامەکە لەگەڵمانان دەست دەکەینەوە بە درێژەی بەرنامەکە بەم جۆرە کە ڕەخنە و هەڵسەنگاندنی شوێنەوارە ئەدەبی و هونەریەکانی وڵاتێک بەبێ سەرنجان بە مێژوە کۆمەڵایەتەکەی بە ئاکامێک ناگات. دوای کوتەدای 28 گەلاوێژی 1332 هەتاوی و سەرکوتی خوێندکارانی زانکۆ لە مانگی جۆزەدانی 1342 هەتاویدا گەیشتە لوتکەی خۆی. منداڵان و تازەلاوانێکی کەشایەتی سەرکوتی خەڵک لە 28 گەلاوێژدا بوون. لە دەی چلدا پێیان نابووە دەرەوەی دەورەی لاوی خۆیانەوە و لە مەیدانە جۆرا و جۆرە کۆمەڵاتیەکاندا خۆیان دەرخستە بوو. لە تەورێز سەمەد بێهرەنگی، بێهروز دێحقان، کازم سەعادەتی، بێهروز نابەدڵ و مەنافی فەلەکی هەر کەمە لە حەیاتی ڕۆشنفکری ئێراندا لە بوارە جۆرا و جۆرەکانی وەکو ئەدەبیاتی منداڵان، تازەلاوان، فۆلکلۆر و وەرگێڕان، شێر و ڕەخنەی ئەدەبیدا دەست بەکار بوون. بەرهەمە داهێنەرەکانیان یاخود ئەو بەرهەمانی کە دایان هێنا لە بەشە جۆرا و جۆرەکاندا سەرنجی خەڵکی بۆ لای خۆی ڕاکێشا بوو. پاراوی و تازەگیەکی کە بە بەرهەمەکانی سەمت بێهرەنگیەوە دەبینرێ نیشاندەری سربەخۆیی کردەوە و چەند ڕواڵەتی بوونیەتی. تا ئەو سەردەما تەنیا چەشنێک نووسین بەلای کۆمەڵگای تازە پێگردووی بۆشوازیەوە جێی پەسەند بوو. ئەوەیش پاکیزە نووسین سەبارەت بە منداڵانی پاک و خاوێن بوو. بە هیچ شێوەیەک باسێک سەبارەت بە خێڵی بەرینی منداڵانی پێخاوس و بێماڵ و حاڵ کە ژیانێکی پڕکارەسات و مەمرە و مەژی لە کناراوەکانی یان لە کەناری شارەکان و نێودێهاتەکان دەبەنە سەر لە ئارادا نەبوو و ئەم جۆرە نووسینانەش کاربوردێکی کارسەیی و زمان نووسیانەیان بوو بۆ قانەعەت گەیاندنی خوێنەر لەسەر ئەم بڕوایی کە هەموو شتێک لەو پەڕی خۆشی و ئارامیدا و بێلایەنانە تێدەپەڕێ و هەر کەسە و بە دەور لە ململانی چینایەتی بە ویستی دڵی خۆی دەگات. بێهرەنگی بە نووسینەکانی سەلماندی کە نووسین بابەتێکی دژوار و فرەلایەنە. ئەگەر بیست هەلمێنن کە سەبک هەمان کەسایەتی نووسەرە و زەرباهەنگی کۆندامی نووسەرە و ئەزمون نارێک و کەڵکەڵەیەی زەینی ئەو دەنوێنێ خوێندنەوەی کتێبی براکەم سەمەد بێهرەنگی نووسین و ئامادەکردنی ئەسەد بێهرەنگی ئەم مەسەلەمان باشتر بۆ دەستەلمێنی. لەم کتێبەدا هەڵدانی کەسایەتی سەمەد بێهرەنگی هەر لە منداڵی و تازەلاوی و لاویەوە تا کاتی مردنیمان بۆ وێنا دەکات. دەبینین کە لەگەڵ برا گەورەکەیدا ئەسەد فەقر و دەستەنگی لە چوار دیواری ماڵەکەیاندا ئەزمون دەکات. بێکاری باوک و زۆڵمی خاوەنکار هەست پێ دەکات. لە دەرەوەی ماڵیشەوە خەباتی جەماوەر و سەرکوتی خوێناوی ئەوان لە 21 خەزەڵوەری 1325دا بینینی کۆڵان و شەقامە خوێناویەکانی تەورێز و جەنازە لە تووکراوەکان دەیهەژێنێ و دوای تێپەڕبوونی 7 ساڵ دیسان سەرکوتی خەڵک لە 28 خەرمانانی 1332 هەتاویدا گرتن و ئیعدامەکان ئەسمونی منداڵی و تازەلاوی ئەو بەم شێوەیە شکڵ دەکرێت. ئەم ڕووداوانە شوێنەوارێکی قوڵ لەسەر هەست و زەینی هەستیاری ئەو دادەنێ و سەبک و شێوەی نووسینی ئەو دیاری دەکات. بێهرەنگی لە ئەدەبیاتی منداڵان و تازەلاواندا ڕێگای دژایەتی لەگەڵ باوەڕ و شێوە باوەکانی لەم بوارەدا بە خوڵقاندنی بەرهەمگەلێک کە لەگەڵ ناخی کۆمەڵگەیدا یەکگرتووی و هاودڵی بوو گرتە پێش و هەر ئەڵێی نزیکبوونەوەی مەرگی هەست پێکردە بوو و بەپەلە لە ماڵ و لە قوتابخانە و قاوەخانە لە گشت جێ کتێب و دەفتەری کردبەوە و دەینووسی و جادە سارد و خەڵاویەکانی دێهاتە دوورەکانیشی بە کۆڵێک کتێبەوە دەپێوە. زمانی زۆر ساکار و دەقیقی کە لە خزمەت وێناکردنی ژیانی منداڵانی پێپەتی و مرۆڤ زۆر لێکراو بێ پەناکاندا بوو کەوتە بەر سەرنج و پێشواسی بەرینی خەڵک و هەر لە سەرەتای کاریشیەوە هەرچەندە هەندێک کەس کە بێدەنگ بوون و بڕێکیشیان پرتە و بۆڵیان کرد
بەڵام زۆربەی ڕووناکبیرانی ناودار دەستیاندایە هەڵسەنگاندن و ناساندنی ستایش گەرانەی بەرهەمەکانی. ئەو هونەرمەندێک بوو کە دڵی لەگەڵ نەبزی سەردەمدا واتە زەمانەدا لێ دەدا. گزارشی لە زانیاریەک دەکرد کە بێ سەرەوبەرەیی و ڕەنج و ئازادی خەڵکی ژێردەستی هەستپێکرده بوو. تێدەکۆژا ئەم دەردانە و ئەم ڕەنج و ئازارانە لە چوارچێوەی بەرهەمەکانی دانیشان بدات. ئەوین و خۆشەویستی منداڵان ئاگرێکی لە دەرونیدا کردبەوە. خۆشەویستی منداڵانێکی کە شادی و یاریە منداڵانەییەکانیان لە وجودیاندا خنکێندرا بوون و لە ژێر زەوینی شێداردا لە بەردەم داری قاڵیدا ڕوخساری زەر هەڵگەراویان ڕۆژ لەگەڵ ڕۆژ زیاتر ڕەنگی مردووی لێ دەنیشت. تا دەڵاڵان و خاوەندانی سەرمایە ڕۆژ لەگەڵ ڕۆژ زیاتر خەڵە و زل و بێ شەرم و دڕندەتر دەبن و دەبوون. بەهێڕەنگی بەهێزی داهێنەرانەی سەرسوڕهێنەری دەستی داوێناکردنی دنیای ڕەنج و تێکۆشان. ڕەنج و ستەمێکی کە لە منداڵان دەکرێت. تێکۆشان بە دژی نەزانی و فەقر و فەحشا و گوشاری کۆمەڵایەتی. تاریفێکی دقیقی ژیانی خەڵکی زۆر لێکراو و لێکدانەوەیکی ڕوون و ئاشکرای ئەو مرۆڤانەی بوونەتە قوربانی برسێتی و سیستەمە هەڵە ئابوووریەکان. دەستەواژەی بەرهەمەکانی ئەو. لێکدانەوەی سەبارەت بە کۆمەلگا ڕوون و ڕەشکاوانەیە. ئەو بەم شێوەیە لە بواری ئەدەبیاتی منداڵان و تازەلاواندا بەرهەمگەلێکی پراوپڕ لە ڕازگۆیی و سەمیمیەتی خۆقان کە بوونە هۆی ئاڵوگۆڕێکی مەزن کە لەم بوارەدا دوایین بەرهەمی ماسیە ڕەشە بچکۆلەکەیە و دوای مەرگی بڵاوکرایەوە. لە جەزیرەی دیکتاتۆری و سەرکوتی شادا بوو بەهۆی جوڵە و هەڵخرانێک کە گشت پێوانەکانی ئەدەبیاتی منداڵانی پێشخۆی تێکدا و بەڕۆحێکی پڕ لە ڕەتکردنەوە و سەرپێچی خوێنەر و بگرە نووسەرێکی زۆری بە دووی خۆی داڕاکێشە و کێش کرد. ئەدەبیاتی بێهڕەنگی ئەدەبیاتی خۆڕاگری و تێکۆشانە. ئەو قەرەمانەی ئەدەبیاتی منداڵان و تازەلاوان لەگەڵ ئەندێشەگەلێکی جەزمی و بۆ شوازی تازە پێگرت و کە گشت کتێبە دەرسی و ئەدەبیاتی منداڵان و تازەلاوانی ئاخنی بوو و کەوتە بربەرەکانی. بێهڕەنگی لاو دژی کۆسپ و لەمپەرەکانی ژیانی شار و تەنگ نەزەریەکان خەمساردیەکان حەماقەت و خۆسەپاندنەکانی کار بە دەستانی پەروەردە و بارهێنان بێسەوادی و بێقیمەتی هەندێک لە مامۆستانی وردە بۆ ژوازی و وتوکراوی گوێ لە مزراپەڕی ئەو بەم ناسین و دەرکە گەیشتە بوو کە ڕاپەڕین بۆ گەیشتن بە ئازادی تەنیا لە ڕێگای جوڵە خستنی وجدانی نووسوی بینەرانی ئەو کارە ساتانەی بەسەر منداڵاندا دێ مسۆگەر نابێت. ناوەڕۆکی زۆربەی بەرهەمەکانی ڕەتکردنەوەی هەموو ئەو شتانە بوون کە دەست و پێی پاڵەوانانی داستانەکانی ئەویان بڵێن بۆ گەیشتن بە دەریای ئازادی بەستە بوو و سەرپێچی بە دژی گشت ئەو قەوارە و مەردانەی کە تەنیا بۆ بەرگری لە بزوتنەوەی خەڵک و ناڕزایەتی دەربڕینی بەکردەوە بەسرا بوون. شێلگیر و ماندووی نەناس سەرگەرمی گەڕان بە دووی بایەخە تازەکاندا بوو تا جێنشینی بایەخە کۆن و لە دەورکەوتووە با و سواوەکانی بکات. مەبەستی هێنانەدەری ڕووناکبیرانی بێبەش لە پەیوەندیە کۆمەڵایەتیەکان لە گۆشەگیری بە تەواو مانادا بوو. خۆشی بەو پەڕی تامەزرۆییەوە تینووی ئاگاهیەکی بە کۆمەڵی تازەی وابوو کە بیخاتە سەر ڕاستە ڕێگەی پەیوەستبوون بە خێڵی مرۆڤە بەدڕەوشت و بەرپرسەکان. هەموو هەوڵی ئەو لە ژیانی کورت بەڵام پڕبەهرەی و نووسینە ساکارەکانیدا لە پێناو ئەوەدا بوو کە لەلایەنی باشی سروشتی بەشەر بواری خۆنواندنی بۆ بڕەخسێ و بێقیمەتی و دڵڕەقی و زیادەخوازی و خۆ بە زلزانی لەسەر شانۆی ژیان و ڕووپەڕی ڕۆژگار پاک بێتەوە. ئەو لەگەڵ نیشاندانی گشت ناسۆڕەکانی ژیانی پاڵەوانی داستانەکەیدا ئەوینی قوڵی مرۆڤانە لەبیر ناکات. ئەیشق سەبارەت بە ئینسانە لێ قەوماوەکان لە تان و پۆی وجودی گشت ئەواندا کە بەهۆی خوێندنەوەی کتێبەکانیەوە ڕویان کردە گۆڕەپانی خەبات و دواتر دەستە دەستە گیانیان لە پێناو ئامانجە بەرزە ئینسانیەکاندا بەخت کرد. تەنراب یاد و بیرەوەری بۆ هەتاتە لە دڵ و زەینی هەموو مرۆڤێکی ئازادی خواز و بەرابەری تەڵەبدا زیندووە. پڕهمێدمەت پێشکەش بڵنگی هەردی وڵات
هەواڵی پێشمەرگە سڵاوی گەرمی دڵی پڕهومێدی مەت پێشکەش دڵنگی هەردی وڵات ئەی هەواڵی پێشمەرگە لە دەوری دەست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چێ ناگرێ بەرگا لە دەوری دەست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژت چ ناگرێ بەرگە ئەوێستە تۆی لە شەوی تار مۆمی هەڵگیرساو لە نێو دڵی شەوە زەنگە وەکو گڕێک ڕاساو ئەوێستە تۆی لە شەوی تار مۆمی هەڵگیرساو لە نێو دڵی شەوە زەنگە وەکو گڕێک ڕاساو سڵاوی گەرمی دڵی پڕهومێدی مەت پێشکەش دڵنگی هەردی وڵات ئەی هەواڵی پێشمەرگە سڵاوی گەرمی دڵی پڕهومێدی مەت پێشکەش دڵنگی هەردی وڵات ئەی هەواڵی پێشمەرگە لە دەوری دەست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چێ ناگرێ بەرگا لە دەوری دەست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژت چ ناگرێ بەرگا شەکەندووە ئاڵا بەدەستی خاراوێت کە ڕەت شەکەندووە ئاڵا بەدەستی خاراوێت دەگەی لە کوسپ و بواران بە هەستی پاراوێت بە هەستی پاراوێت کە ڕەت شەکەندووە سڵاوی گەرمی دڵی پڕهومێدی مەت پێشکەش دڵنگی هەردی وڵات ئەی هەواڵی پێشمەرگە سڵاوی گەرمی دڵی پڕهومێدی مەت پێشکەش دڵنگی هەردی وڵات ئەی هەواڵی پێشمەرگە لە دەوری دەست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێت چێ ناگرێ بەرگا لە دەوری دەست و تفەنگت گەڕێم کە ڕۆژی خەبات بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست بەم شێوەیە هاتینا کۆتایی بەرنامەی ئەمڕۆژمان تاڵخەیەکی دیکەی ئەم بەرنامەیە بەیەک دەگەینەوە بە ژیانێکی پڕ لە کامەرەنیتان دەسپێرم هیوادارم بابەتەکەش جێگای ڕەزامەندی ئێوە بووبێ.